هەروەک ئاگادارن پاش کوژرانی ژینا ئەمینی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە چەقماخەی شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی و سیاسی لە کوردستانەوە لێدراو هەموو ئێرانی گرتەبەر و لە ئەنجامدا تاوەکو ئێستا کۆماری ئیسلامی خستووەتە لێواری ڕووخان. ئەم شۆڕشە بە خەستی لە کوردستان زیاتر لە 100 ڕۆژ بەردەوام بوو. ئەم شۆڕشە گوتارێکی نوێی لە ژێر ناوی ژن ژیان ئازادی خستە ڕۆژەقەوە. ئەم بابەتە و هەموو دەرکەوتەکانی ئەم شۆڕشە لەگەڵ دکتۆر شێت دکتۆر گیان ئەو کاتت باش بەخێر بێت بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس کاک فواد. میوانی بەرنامەکەم ئێستا پرۆفێسۆری بەشدارە لە زانکۆی کۆیۆ و هاوسەرۆکی کورسی ئابووری سیاسی فەرەوەردەیە لە ئاکادمیای بەریتانیا. دکتۆرای لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان تەواو کردووە و نووسەری دوو کتێبی شناسی عێراق و بە سیاسیکردنی ئیسلامەکە بە زمانەکانی ئینگلیسی و کوردی و عەرەبی بڵاوبوونەتەوە. هەروەها یەکێکە لە نووسەرانی کتێبی دوای 100 ساڵ لە سیبەر کورد لە کوێوە بۆ کوێ، هەروەها تا ئێستا 20 توێژینەوەی بە زمانی ئینگلیسی بڵاو کردوێتەوە. بەڕێز دکتۆر شێرکۆ، وەکو یەکەم پرسیار بە لەبەرچاوگرتنی ئەو شۆڕشەی کە تا ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایە و بە شۆڕشی ژینا و لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی بەردەوامە، تێکستی ئێوە تێگەیشتنی ئێوە بۆ ژن ژیان ئازادی چییە؟ یان بە دەربڕینێکی تر ڕێگەکانی وەها دروشمێک کە لە کوردستانەوە سەری هەڵداوە لە چیدا دەبینن؟ کامە هۆکار وای کردووە ئەم دروشمە وەک وتارێک جێگر بێت؟ من پێم وایە ئەم دروشمە ڕنگدانەوەی واقعی حاڵی هەم گەلی کوردستانە هەم خەڵکی ئێرانە، بەو مانایە کە لە 40 ساڵی ڕابردووی جمهوری ئیسلامیدا ئەوەی کە لە هەموو کەسێک ژیانی زیاتر سەرکوت کرابێ ژن بووە. من لە کوردیدا ژن و ژیان وەک دوو چەمک یا وەک دوو وشە زۆر لە دی دەبینمەوە، بەو مانایە کە ژیان بۆ خۆی مانای ژنە، یعنی چکە ژیان لە ئەسڵا لە ژندا پەیدا دەبێت، سەرەتاکانی بۆ ژن دەگەڕێتەوە. و ئازادیش ئەو چەمکەیە کە هەم ژن پێویستی پێیەتی لە ئێستای ئێراندا، چونکەوە گوتم لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی ئێرانی چەساوەترە و لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیشدا چەساوەترە. یعنی ژنێک لە دەوڵەتێکی وەک ئێراندا یان لە کۆمەڵگەیەکی کوردیدا دوو جۆر چەسانەوەی لەسەر چەسانەوەیەکی وەک ژێندەر، وەک بوونێکی مێینە، و چەسانەیەکی وەک نەتەوەیی یا چەسانەوەیەک وەک مرۆڤێک لە کۆمەڵگەیەکدا. جا لەبەرەوە من پێم وایە ئەم دروشمە زۆر ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە ئێستا خەڵکی کوردستان و خەڵکی ئێران پێدا تێپەڕ دەبن. یعنی بەو مانایە کە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران لە ڕاستیدا بۆ ژیان هەوڵ دەدەن، بۆ گەیشتن بە ژیانێکی کەرامەت، بۆ مرۆڤێک کە کەرامەتی پارێزراو بێ، ئازادەکانی پارێزراو بێ لەو کۆمەڵگەیەدا لە خەبات و تێکۆشاندان. بەڵێ، ئایا دەکرێت وەها دروشمێک هەر لە خانەی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان وێنا بکەین، یان جۆرێکە لە دابڕان و ویستێک بۆ دیسانەوە خۆپێناسەکردنی بزوتنەوەی کوردستان بە تایبەتی لە ئێران؟ من پێم وایە لەبەرەوەی ژن کۆڵگەیەکی سەرەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەیی کورد پێک دێنێ لە ئەمڕۆی کوردستانی گەورەدا، لەبەرەوە پێم وایە ئەم دروشمە زۆر ڕنگدانەوەی ئەو واقعەیە، ئەوەی کە ژنی کورد لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی نیشانی تەواوی کۆمەلگای نێودەوڵەتیدا لەو دروشمەدا خۆی دەبینێتەوە. مەبەستم لە ڕۆژاوای کوردستان لەو شەڕ و پێکدادانانەدا کە ژنانی کورد پێشەنگ بوون لە ڕزگاری
لە شەڕ لەگە داعش و لەگە تێروریستاندا. ئەمڕۆ ژنان لە کۆمەڵگەی کوردستان پێشەنجی ئەو خەباتەن کە ئێستا کە بۆ گەیشتن بە مافەکانی نەتەوە و هاوکاتی بۆ گەیشتن بە مافەکانی مێینە لە گۆڕەپانەکە لە خەباتدان. تا چەندە پێتان وایە شۆڕشی ژینا دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر پارچەکانی تری کوردستان، چ لە بواری کۆمەڵایەتی و چ لە بواری سیاسی؟ من پێم وایە هەر ژوڵەیەک، هەر بزوتنەوەیەک، هەر گۆڕانکاریەک، هەر ڕاپەڕینێک، هەر خەباتێک لە هەر بەشێکی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەشەکانی دیکەی کوردستاندا دەبێت. بە هەمان شێوەی کە ئەو ئەزمونانەی کە ئێستا لە ڕۆژاوا و باشوور پەیدابوون کاریگەری ڕاستەخۆیان لەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە و لەسەر باکووری کوردستانە هەیە. بە هەمان شێوە من پێم وایە ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێراندا دروست دەبن کاریگەریان لەسەر باشوور و لەسەر ڕۆژاوا دەبێت. بەتابەتیش لەوەی کە ژن ڕۆلی کاریگەری هەیە لەم خەباتەدا بە دڵنیایی ئەمە دەبێتە مایە ئەوەی کە لە باشووری کوردستان ژن پێداچوونەوەیەک بە خۆیان دابکەن یا مەسەلەن ئەزمونێک لەو شۆڕش و بستنەوە و لەو خەباتەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێستا بەرقرارە لەو ئەزمونە کەڵک وەربگرن هاوشێوەی ئەوانیش ئەگەر بۆ مافەکە نەتەوەیەکانیشان نەبێتن بەڵام بۆ مافە جێندەریەکانیان یان بۆ مافیان وەک مێینەیەک لە کۆمەڵگەدا کە ڕوبەڕووی چەندین چەوسانەوەی کۆمەڵایەتی بوونەتەوە. ئێستاش لە باشووری کوردستاندا ژن مەسەلەن لەسەر شەرەف دەکوژرێ، ژن لەسەر داواکردنی ئازادەکانی خۆی وەک مرۆڤێکی مێینە دەکوژێ یان ئەوە تا مافەکانی لێزەوە دەکرێیان ڕوبەڕووی ئەوەی کە پێدەگرێتون تویژی ناوماڵ دەبێتەوە. لەبەرەوە من پێم وایە وەک گوتم هەموو ئەو گۆڕانکارانێ ڕۆژهەڵات کاریگەریان لەسەر هەم باکوور هەم ڕۆژهەڵات هەم ڕۆژاوای کوردستان دەبێت. واز لە لایەنە سیاسیە کوردیەکان یا بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان بینین، چۆن ئەوان هەندێک بەربەستای تایبەتی دیپلۆماسی و یا هەندێک بابەتی دیکەیان هەیە لەگەڵ وڵاتی ئێران، بەڵام بۆچی ئەو مەسئلەیە لە نێو کۆمەلگا زۆر ڕنگدانەوەی نەبووانی وەکو پشتگیریەک وەکو پشتیوانی خەڵکی باشوور بۆ خۆی کۆمەلگای کوردستانی باشوور لەوانەیە بە تاک هەبوو بێت بەڵام شتێکی گشتیرمان نەبینی. باشوور بۆ خۆی کیانێکی سیاسی تێدایە. ئەم کیانە سیاسیە هاوسنووری دەوڵەتی ئێرانە. دەوڵەتی ئێرانیش چەندین ساڵە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر هەندێک لایەن و هەندێک حیزبی کوردستانی داهەبوو و لەوانەشە مەسەلەن با بڵێن کاریگەرەکە گەیشت بێتە ئەو ڕادەیە کە پەیوەندی ڕاستەوخۆ یا پەیوەندی دۆستانەی دروست کرد بێت لەگەڵ هەندێک لایەنی کوردیدا. جا ئەوەی کە دەیبینن لە ئاستی وەک ئەزمون با بڵێم وەک کیانە سیاسیەکە زۆر ئەو پشتیوانیە لەوانەیە نەبینن. ئەگە بشی بینین لەوانەیە لە میدیاکانە ببینن. من ئەوەی دەیبینم لە میدیاکانی باشوور تەنانەت ئەو میدیانەی کە ناسراون بە نزیکیشیان لە ئێرانیشە ڕووماڵی ڕووداوەکان دەکەن و جۆرێک لە پشتیوانی تێدایە بۆ ئەو خەباتێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ئارادا. بەڵام لەوانەیە وەک ستەیتمنتێک یان دەربڕینێک یان قسەیەک یان کە لە سەرۆشی حیزبێک یان لە وەزیرێک یان لە سەرۆکوەزیرانێک یان لە جێگیری سەرۆکوەزیرانێک دەرچوو بێ ئەمە تا ئێستا بەرچاو نەکەوت و هۆیەکەشی دەگەڕێتەوە ئەوەی کە ئەو کیانە سیاسی کە ئێستا لە باشوورەیە ناوێت خوتوکەی ئێران بدات، چونکە ئێران تا ئێستا پێشتریش چەندین جار هەڵوێستی دوژمنکارانەی هەبووە. ئەزمموی کوردستانیش بۆ خۆی ئەزمموێکی زۆر پتەونیە تا ڕادێک با بڵێن ناسەقامگیرە. لەبەرەوە دوژمنایەتیکردنی ئێران لەلایەن ئەزمموی هەرێمەوە ڕاستەوخۆ من پێم وانە لە قازانجی هەرێمدا بێتن. هەر بۆش مەسەلەن پێم وایە کە تا ڕادەیەک خۆوە دوور دەگرن لە پشتیوانیکردن لەو گۆڕانکاریانی کە ئێستا لە
ڕۆژهەڵاتی کوردستاندا هەن بەڵام ئەوەی من دەیبینم وەک تۆ باس کرد کاک فواد لەسەر ئاستی تا کەس نییە یعنی من پێم وایە تەواوی کۆمەڵگەی باشوور پشتیوانی گۆڕانکاریەکان و خەبات و تێکۆشانی خەڵکی ڕۆژهەڵات دەکەن بەڵام لەوانەیە تا ئێستا بەو شێوەیە وەگەڕ نەخراوە یان نەبووە بە مایەوەی کە با بڵێن خۆپیشاندانی گەورە لە هەولێر یان لە سلێمانی بکرێ بە پشتیوانی ئەو خۆپیشاندانانەی کە لە سنە و مەهابات و بانە و مەریوان و شار و شارستکانی دیکەی ڕۆژهەڵاتدا دەکرێتن ئەمەش بە من دەگەڕێتەوە بۆ حساسەتی ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و جمهوری ئیسلامیدا هەیە جمهوری ئیسلامی تا ئێستا چەندین جار نەک هەڕەشەی کردو بەڵکو بە ڕۆکێت و بە موشک شار و شارستکانی کوردستانی بۆردمان کردووە هەولێری بۆردمان کردو چەندین جار لە کۆی داوە جا ئەمە شاخەکانی کوردستان بەردەوام بۆردمان دەکات ئەمە پێم وایە هۆکاری سەرەکی ئەو کزی یان لاوازی یان ئەوەی لانێکم وەگەوەی کە ئێمە پێمان وایە وەک پێویست پشتیوانی کردن نەبووە لەو خەباتێکە لە ڕۆژهەڵاتدایە بەلە بەرچاوگرتنی ئەو پەرتەوازیە ئۆپۆزیسیۆنەی کورد لە ئێران تووشیەتی لا تەنوایە کورد دەبێت چۆن لەگەڵ لایەنە ئێرانیەکان هەسوکەوت بکات هەسوکەوتی سیاسی بەدنیای مەبەستمە کورد دەبێت پێداگیری لەسەر چە بنەماگە لێ بکات بە تایبەت وەکۆی کە ئاگادارن ئێستا لایەنە سیاسیەکان بەسەر دوو جەمسەردا بەش بوون بەشێک لایەنێکی سیاسی زۆرتر سەمپاتی بەلای سەڵتەنەت تەڵەبەکان بەوەی لەناو کوردی ڕۆژهەڵات بۆ ناسراون یا بێژن پاشاخوازەکان و لایەنێکی دیکەی سیاسی زۆرتر سەمپاتی یا علاقاتیان ڕوو بە سازمانی مجاهدینی خەلق هەیە ئەمە چۆن دەبینێەوە ئایا کورد دەتوانێت بۆ پەرتەوازەیە بە لە بەرچاوگرتنی ئەو ئەزمونەی کە لە کوردستانی باشوور هەبوو کورد دەتوانێت شتێک بەدەستبێنێ یان خاڵێکی نێگەتیڤە بۆ کورد بەتایبەت بە داهاتوودا من پێما کورد پێشەوەی کە با بڵێن لە هەوڵی دروستکردنی هاوپەیمانی بێ لەگەڵ هێزە ئێرانیەکانە گرنگەوەیە کە بۆ خۆی لە هەوڵی دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی کوردانەی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بێتن بەو مانایە کە پلاتفۆرمێک دروست بکرێت کە هەموو هێز و لایەنە کوردەکانی تێدا کۆ بکرێتەوە ئەم هێز و لایەنە کوردستانانەش ئێستا یعنی کافوار من پێمە تەنیا بەس لەبەر ئەوە نییە کە با بڵێن دوو لایەنی ئێرانی سەرەکی هەن کە لایەنە کوردەکانیان دابش کردو بەڵکو لەسەر ئاستی ئەوەی کە کورد دەبێت چی بکە و دەبێت چی بووێ و یان ئەو ئامانجە سەرچانەی کە بۆ کورد هەر لایەنێک دیاری دەکات چییە لەسەر ئەوەشە پێکاتن نییە من لە نێو لایەنە کوردەکان نەسەر بە خۆی خواست دەبینم فێدرالی خواست دەبینم ئەوانەش دەبینم کە داوای مافەکانی کورد دەکەن لە چوارچێوەی با بڵێن ئەوەی کە پێ دەگوترێ پێکۆژیانی ئاشتیانەی گەلان من پێم وایە ئەوانە هەر هەمویان دەکرێت لە پلاتفۆرمێکا کۆ ببنەوە چونکە ئامانجە سەرچیەکەی هەموو لایەنەکان بەلایەنە ئێرانیەکانیشەوە ئەمڕۆکە ڕوخانی جمهوری ئیسلامیە ڕوخانی جمهوری ئیسلامی دەبێت ببێ بەو ئامانجە سەرچی کە لایەنە کوردەکان لێک دی کۆ بکاتەوە ئەو با بڵێن چی پێ دەڵێن ئەم گرژیانەی کە ئێستا لە نێوانیاندا هەیە یان ئەم دیدە جیاوازانەی کە ئێستا لە دیدگایاندا هەیە دەبێ نەک وەلای بنێن بەڵکو دەبێ پێداگری زیاتری لەسەر بکەنەوە کێشە لەوەیە نییە کە مەسەن کەسێک سەر بەخۆی خواست بێ پێداگری لەسەر بەخۆی خوازی بکاتن یان کەسێک فێدرالی خواست بێ پێداگری لەسەر فێدرالی خوازی بکاتن بەڵام دەکرێت ئەم ئامانجانە جارێ با بڵێن لێ بگەڕێن بۆ خەڵکی کوردستانی ئێران کە کام لەم ئامانجا خەڵکی کوردستانی ئێران کە کام لەم ئامانجانە هەڵدەبژێرێ ئەوەی کە ئێستا دەبێت کۆیان بکاتەوە ڕوخانی جمهوری ئیسلامی و لە نێوبردننی ئەم ڕژێمەدایە بەڵام بۆ ئەوەی کە لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکانە یان لەگەڵ مجاهدی خەڵقە بە کام لادا
دابگرن لە ڕاستیدا من مجاری خەڵق پێم وایە کە کاتێکی دۆڕاوە لە نێو ئێرانە پێگەیەکی وایان نییە کۆمەڵە کەسن کە لە دەرەوەی وڵاتن و هاوکاتیش هەر کۆپیەکی دیکەی جمهوری ئیسلامین بەڵام بە شێوازێکی دیکە و هەڵوێستیان لە بەرابەر ملەتی کووردا بە تایبەتی لە باشوورە زۆر نێگەتیڤ بووە لە ساڵانی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینەوەوانە لەبەرەوە من مجاری خەڵق بەو هێزە نابینم کە بکرێ هاوپەیمانی لەگەڵ بکرێتن ساڵانە تەڵەبەکانیش بەڕاستی من هەر ئەوە نییە کە مەسەن تۆ ئەگەر پەیوەندیش لەگەڵ هەبێ بەو مانایە بێ کە تۆ ببی تەسلیم بە واقع ببی کە ئەوان داوای دەکەن بەڵکو بەو مانایە کە تۆ هاوپەیمانیان لەگەڵ دەبەستی بۆی بزانن کە کورد چییە مافی چییە پێداگری لەسەر چی دەکاتن ئامانجەکانی چین ینی بەو مانایە کە بڵام پێویست ناکاتن لایەنە کوردیەکان یا خەڵکی کوردستان بەگشتی سەنگەر لە هیچ لایەنێکی دیکە بگرن کە سەنگەری لە جمهوری ئیسلامی گرتووە بەڵام بەو مانایە کە ناکرێ ئاشکرا و با بڵێن بە وازحی یا ڕاشکاوانە خەڵکی کوردستان ئامانجەکانی خۆی چ لەسەر بەخۆی بێ چ لە فیدرالی بێ ڕانەگەیەنێتن بە تایبەتی لە مافە زمانیەکان لە مافە کەلتوریەکان لە چوارچێوەی جوگرافیایی لە هەر مافێکە پەیوەندی بە مافە دەستە جەمعیەکانەوە هەبێ دەبێ ئەمڕۆ ڕاشکاوانە بە خەڵکی ئێران و بەلایەنە ئێرانەکانی ڕابگەێنێ کوردی ئێران دەتوانێت چه ئەزمونێک لە باشوور و ڕۆژاوای کوردستان وەربگرێت ینی خەڵکی ڕۆژهەڵات چه ئەزمونێک لە باشوور و لە ئەزمونی سیاسیەوە چه ئەزمونێک دەتوانێت وەربگرێت وەڵام من ئەگەر زۆر کورتی بکەمەوە کافوات من پێم وایە ئەزموونی باشوور لە ڕووی پەیوەندیەکانی لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان ئەزمونێکی خراپ نییە یعنی تا ڕادەیەک توانیوێتی کە هاوسەنجی لە نێوان ئێران و تورکیادا بە شێوەیەک ڕابگرێت و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا وڵاتانی ڕۆژاوا بەهێزە لەگەڵ وڵاتانی کەنداویش مەسەلەن پەیوەندی هەیە بەڵام لە ڕووی ئەوەی کە ئیدارەدانی ئەو ئەزمونەی کە لە باشووردا هەیە لە ڕووی بوونی گەندەڵی و خراپ بەکارهێنانی سەرۆت و سامانی خەڵکی کوردستان ئەمانە ئەزمونن کە دەبێ خەڵکی ڕۆژهەڵات لێەوە فێر بن بەو مانایە کە مەسەلەن لەو خاڵە نێگەتیڤانەی کە لە باشوور هەیە خۆ دوور بگرن پرسی گەندەڵی و پرسی خراپ بەکارهێنان و تەخشان و پەخشانکردنی سامانی خەڵکی کوردستان و هاوکاتیش لەو ئەزمونەی کە لە باشوور هەیە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکان کەڵ وەربگرن بۆ ڕۆژاوای کوردستان من ڕێکەوەکە بە پێچەوانەوە دەبینم ئەزمونی ڕۆژاوای کوردستان لە پەیوەندی نێودەوڵەتەکانە یان نەیتوانیوە ببێ بە ژمارەیەک لە پەیوەندی نێودەوڵەتەکان وەک پێویست مەسەلەن من مەوەسمۆنێکە ژمارە نیە بەڵام وەک پێویست نەبووە بەڵام لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی بوونی عەدالەتی کۆمەڵایەتی و لە ڕووی ڕێگریکردن لە گەندەڵی و لە ڕووی ئەوەی سەقامگیری و لە ڕووی بوونی یەکهێز و لە ڕووی بوونی یەک دەسەڵات و لە ڕووی بوونی ئەوەی کە دەسەڵاتێکی پتە و کە کۆمەلگاکە بەڕێوە بباتن دەکرێت ئەزمون لە ڕۆژاوا وەربگیرێتن بەو مانایە کە هێزێکی تۆکمە هێزێکی یەکگرتوو لە ڕۆژاوادا ئێستا حاکمە دەکرێت کەڵک لەو ئەزمونە وەربگیرێت دۆخی سیاسی ئێستای کۆماری ئیسلامی ئێران چۆن هەڵدەسەنگێت لاتان وایە ئەو گوشارە نێودەوڵەتیەی لە سەرەتی تووشی ڕووخانی بکات من پێم وایە دۆخی جمهوری ئیسلامی لە چل ساڵی ڕابردوودا هیچ کاتێک بەقەد ئێستا خراپ نەبووە لە کۆمەڵێک ڕۆ لە ڕووی ئابوووریەوە من پێم وایە کە هیچ کاتێک ڕێژەی بێکاری ڕێژەی ئاوسان و ڕێژەی ئەوەی کە با بڵێن پێی دەوترێت دابەزینی نرخی تومەن لە هیچ کاتێکدا لە هیچ خۆناغێدا بەو شێوەیە نەبووە ئێستا دۆلارێک پێم وایە بە نزیک 65,000 تمەنی ئێرانیە ڕێژەی ئاوسان و ڕێژەی بێکاریژێ زیاد ئێزگار زۆرە ئەمانە هەموو وای کردووە کە خەڵکێکی زۆر لە ئێران بێزاربن لە جمهوری ئیسلامی و بێنە گۆڕپانەکە و بەشداری ئەو خەباتە بکەن کە ئێستا لە گۆڕێدا لە ئاستی نێودەوڵەتیدا جمهوری ئیسلامی هیچ کاتێک بەقەد ئێستاکە گۆشەگیر نەکراوە سەرڕای ئەوەی کە ماوەیەکی زۆرە لە ژێر گەمارۆی ئابووری وڵاتانی
ڕۆژاوا و ئەمریکادایە هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئۆکرانیا و بەشداری ئێران لە پشتیوانیکردن لە رووسیا هێندەی دیکە ئێرانی ناشرن و هێندەی دیکە ئێرانی گۆشەگیر کردووە. من ئەگەرەکانی لێدانی ئێران دەبینم چونکە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم ئێران بە پێی هەندێک لە راپۆرتەکان گەیشتووە نزیک بە 80 بگا بە نزیک بە 80 ینی نیشانەیەوەیە کە ئەگەرەکانی دروستکردنی چەکی ئەتۆمی لەلایەن جمهوری ئیسلامیەوە زۆر نزیک بووەوە. من پێمە ئیسرائیل و ئەمریکا ڕێگە بەوە نادەن لەبەرەوە ئەگەرەکانی لێدانی جمهوری ئیسلامی زۆر نزیک بووەوە. هاوکاتیش لەبەرەوەی کە پشتیوانی رووسیا دەکات بە دژی هاوپەیمانان و بە دژی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا ئەوروپا ئیدی هێندەی دیکە ئەگەرەکانی لێدانی جمهوری ئیسلامی نزیک بووەوە. جاران لە ڕۆژاوا ئەگەر کاتێک کە ئەمریکا تون دەبوو بەرامبەر بە جمهوری ئیسلامی بەگشتی ئەوروپیەکان هەندێ نەرمیان دەنوان، بەڵام ماوەی چەند مانجێکە ئەوروپیەکان هێندەی ئەمریکاییەکان توندن بەرامبەر بە ئێران. ئەمەش جارێکی دیکە ئەگەرەکانی لێدانی ئێران و گۆشەگیری ئێران و با بڵێن بێهێزی پێگەی ئێران لە ئاستی نێودەوڵەتیدا نیشان دەدا و لەبەرەوە ئەگەری نزیکبوونەوە لە ڕووخان ئایا هەیە یان نییە. من پێمە جمهوری ئیسلامی لە مێژە ئەگەرەکانی ڕووخانی هەیە، بەڵام چەند ئیدامە دەدات، چەند دەتوانێت خۆی ڕابگرێ، ئەوە دیسان دەوەستێتەوە سەرەوەی کە جمهوری ئیسلامی ئەم شۆشێک ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە چەندە تەشەنە دەکاتن، چەندە شار و شارۆچکانی دیکەی کوردستان و ئێران دەگرێتەوە، چەندە لە شەوەوە خۆپیشاندانەکان دێتەوە بۆ ڕۆژ، چەندە لە مانگرتنەوە یا لە خۆپیشاندانی ئەوە دەبێتە سیتین ینی دانیشتن لە مثلا بۆ نمونە دانیشتنی گەورە لە مەیدانی ئازادی، لە مەیدانی ئیمام حوسێن، لە مەیدانی ئینقلاب، لەو شوێنانەی تارانیان لە هەموو شار و شارۆچکانی دیکەی ئێران چەندە خەڵک ئامادەی ئەوەی تێدایە کە بێتە سەرجادە نەک بۆ نیشاندانی ناڕەزایەکانی، بەڵکو بێتە سەرجادە بۆ بڕیاردان لەسەر ڕووخانی ئەم ڕژێمە. وەک دوایین پرسیار پێتان وایە وڵاتانی ڕۆژئاوایی بەو قەناعەتە گەیشتێتن کە کۆماری ئیسلامی دەبێت بڕوات و حکوومەتێکی تر جێگێ بکرێت؟ خۆی ئەمە پرسیارێکە لە مێژە من پێم وایە ڕۆژاوا حەزی ئەوە هەیە کە کۆماری ئیسلامی بڕوات و ڕژێمێکی دیکە بێتە سەرکار، بەڵام کێشەکە لەوەدایە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەو هێندە بەهێز نییە. دیارە هۆکارەکەش دەگەڕێتەوەی کە چەندین ساڵە ڕێگە نەدراوە بە دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ئێراندا و ئەگەرەکانی ئەوەی کە تا دوای نەمانی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران چی بەسەردێ؟ ئایا دابەش دەبێت؟ ئایا شەڕی ناوخۆ دروست دەبێت؟ ئایا تەداخلاتی وڵاتانی دراوسێ دەبێتن؟ تورکیا تەداخل دەکاتن، سعودی عەرەبیە تەداخل دەکاتن، کورد لەگەڵ عەرەب و لەگەڵ بەلوچەکانە هاوپەیمانی دروست دەکەن، شەڕی نێوان فارس و تورک و کوردوانە دروست دەبێت. ئەمانە هەمووی ئەو ئەگەرانن کە ڕۆژاوایەکان زۆر لێ دەترسن. دەبێتە مای ئەوەی کە بە لێشا و خەڵک ئێران بەجێ بێڵە و جارێک دیکە ئەو ئەزمونەی کە لە سووریا دروست بوو کە خەڵک بە لێشا و ڕووی لە ئەوروپا کرد، ئەمە ئەزمونە جارێک دیکە دروست دەبێتەوە ئێرانەکان ڕوو لە ئەوروپا بکەن. ئەمانە هەموو وا لە ئەوروپیەکان دەکات کە تۆزێک دوودڵ بن، بەڵام من پێم وایە ئەگەر نزیکترین خاڵیان یان سەرشترین خاڵ کە وای لە ئەوروپیەکان کردوێ کە بێزاریەکان گەیشت بێتە ترۆپک لە بەرابەر ئێران، ئەم سەرکوتکردنی ئەم شۆڕشەی ئەم جارەی شۆڕشی ژینە هاوکاتیش پشتیوانیکردنی لە رووسیا لە شەڕی ئۆکرانیادا، ئەمانە لەوانەیە بە خۆداچوونەوەیکی سەرەکی لای ئەوروپیەکان دروست کرد بێ. دکتۆر شێرکۆکرمان، زۆر سپاس بۆ بەشداریتان و بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس ماڵتان هاوە. لە خزمەتداین. زۆر سپاس کافوات.